دەبارەت بە تەوەری دەمی بەڕنامەی بانی باش کوردستان باز لە گۆڕانکاری کەشوهەوا دەکەین لە هەمان کاتدا پێشبینیەکان و ئەو پێشبینیانی کە ئەنجام دەدرێت و باز لەوە دەکرێت هەفتەی داهاتوو کەشوهەوا چۆنە لە هەمان کاتدا ئێمە لەکوێوە هەوری چڕ کاریگەری دەبێت بەسەرمانەوە و لەگەڵ ئەوەشدا تا چەند کردەکانی مرۆڤ و یاخود هۆکارەکانی مرۆڤ پابندن یاخود پەیوەستن بۆی کە گۆڕانکاری لە کەشوهەوا بکرێت. بێگومان ئێمە گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەین وردەکاری زیاتر وەردەگرین بە میوانداری ئوسامە ئەشرەف پسپۆڕی کەشوهەوا کە بەشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لێبوو بەیانیت باش، سپاس بۆی کە لە تەوەری دووەمدا بەشداریت. ئەمەوێت بزانم گۆڕانکاریەکانی کەشوهەوا پێشبینیەکان چۆن دەبینی لە هەمان کاتدا ئایا لە ئێستادا دەتوانین بڵێین پلەکانی گەرما لە دابەزیندا بەردەوامە دابەزینی بەخۆی دەبینێت؟ بەهی ئەو سەرجەمبینەرانی بەڕێز باش، گۆڕانکاری کەشوهەوایەکان تەواوی گۆی زەوی گرتووەتەوە. ئەم گۆڕانکاریانەش کۆمەڵێک دەرەنجامی بەدوای خۆیدا هێناوە کە دەرەنجامەکان دڵخۆشکەر نین بۆ کۆمەلگای مرۆڤایەتی، بەتایبەت بۆ هەندێک ناوچەکە ناوچەیەکی وشکن ئاوهەواکەیان وشک و نیمچە وشکە بینین گۆڕانکاریەکان زۆر کاریگەری کردووەتە سەر ئەم ناوچانە. وەکو بینی ئێستا ئەم ساڵ کە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە ڕێژەی دابارینی کەم بوو، بڕی دابارین کەم و باران و بەفری کەم بوو، بینین چکارە سات و گرفتێکی لە وشکە ساڵی و گرفتی ڕووپۆشی ڕۆکی و دارستان و وشکبوونی ناوچەی سەوزای و ڕەزوباقی هاوڵاتیان چکارە ساتێکی لەو ژینگەیە دروستکرە. مەسەڵەن ڕای ژینگەی سروشتی ڕۆها وە گرفت بۆ ژینگە مرۆییەکەش وە نائارامبوونی دەرونی هاوڵاتیان و بەتایبەتی جوتیاران. بۆی ئەم گۆڕانکاریانە تا ئێستا لە بەرژەوەندی کۆمەڵگای مرۆڤایەتی نییە و پێویستە سنووردار بکرێ، هەوڵ بدرێت کەوا زەوی بگەڕێتەوە بارودۆخێک کە گۆڕانکاریەکان هێواش بکرێنەوە یاخود بوەستێنرێن بۆی هەم سروشت هەم کۆمەلگای مرۆڤایەتی بکەوێتەوە سەر ڕێڕەوی ژیانی ئاسایی خۆی. سەبارەت بە کۆتایی هاتنی وەرزی گەرما لە هەرێمی کوردستان بەهۆی گۆڕانکاریە فەلەکیەکانەوە بەهۆی گۆڕانکاریە گەردوونیەکانەوە بەڵێ لە قۆی لە 21 یاخود 23 سەرەتای وەرزی پاییز وەرزی فێنکی و مامناوەندی دەست پێیەکە، بەڵام تقریبەن لە 10 هەندێک ساڵ ئەکرێت زووتریش بێ یاخود لە 15 بەڵام تێکڕا لە 5 بۆ 15 وەرزی فێنکی دەست پێیەکە کەوا هەرێمی کوردستان کەوتۆتە بارودۆخێکی ئاوهەوایی مامناوەند و فێنکە و بارودۆخەکە بەرەو فێنکی دواتر بەرەو قۆناقی ساردیە ڕابەرە قوڵایی وەرزی زستان. کەواتە توانین بڵێن کەوا گەرما کۆتایی هاتووە لە هەرێمی کوردستان. ئەگەر پلەکانی گەرماش یاخود شەپۆلێکی گەرما ڕووکاتە هەرێمی کوردستان و کاریگەرێکی ئەو تۆی نابێ و ئەتوانین بڵێن بە تەواوی شەپۆلە گەرماکان کۆتاییان هاتووە بەسەر هەرێمی کوردستان و ناوچەکەوە. بەڵێ کەواتە ئەو وشکە ساڵی یاخود کەمبوونەوەی ئاوەکان کە تۆ ئاماژەوە پێکرد لە قسەکاندا لە هەمان کە دەگرێت بۆ جوتیارانیشدا دروست بووە. ئایا ئەمە دەکرێت بڵین بۆ زستانی ئەم ساڵکە یاخود ئەو زستانی کە لە بەردەستدایە و بەچەمایە بێت؟ ئایا هیچ گۆڕانکاری لە کەشوهەوای زستاندا دەکرێت؟ پێشبینیەکان چین بۆ زستانی ئەم ساڵ؟ سەبارەت بە پێشبینیەکان بە وەرزستان جارێ ئەو پێشبینیکردن تا ڕادەیەک زووە لەبەر ئەوەی گۆڕانکاریەکان زۆر خێرایە، هەم پێشبینیەکانیش گۆڕانکاریان بەسەرایەت هەم دەرەنجامەکانیش گۆڕانکاریان بەسەرایەت. بەڵام ئێمە کۆمەڵێک مۆدێلمان هەیە، بۆ ئەمە کۆمەڵێک مۆدێلی ئەوروپی هەیە، مۆدێلی ئەمریکی هەیە. ناو مۆدێل ئەوروپیەکانیشە کۆمەڵێک مۆدێلی جیاواز هەیە، واتە ئەو مۆدێلانەی ئەو شێوازانەی کە پێشبینی ئەەکەن بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا تا ڕادەیەک ئەو بارودۆخی کە بۆ هەرێمی کوردستان پێشبینی کراوە بایزەیەکی تا ڕادەیەک مامناوەند یاخود کەمتر لە تێکڕا دابارین یاخود باران نەبارێ واتە پاییزەکەی وشکترە بێ بە بەراورد بە پاییزی ساڵانی پێشوو. بەڵام پێشبینی ئەکرێت کە لە کۆتاییەکانی مانگی 12 و ناوەڕاستی مانگی یەکەوە بارانبارینێکی زۆر باش ڕووبکاتە هەرێمی کوردستان و بە جۆرێک بێکەوە قەرەبووی وشکی وەرزی پاییز بکاتەوە لە ڕووی بڕی ئاوە نەک لە ڕووی دەرەنجامە ژینگەیەکانەوە، چونکە هەرێمی کوردستان لە وەرزی پاییزە پرۆسەی چاندن و کشت و کاڵکردن یاخود بڵێن دانەوێڵەی زستانە دەست پێیەکە ئەکرێت کەمی بڕی بارانبارین یاخود دابارین تا ڕادەیەک گرفت بێ، بەڵام ئومێ دەکەین بە جۆرێک بێکەوە قەرەبووی بڕی ئەو وشکیە بکاتەوە و
پرۆسی کشت و کاڵکردن هەروەها خۆراک پێدانی ئاوی ژێرزەوی تا ڕادەیەک باش بێت چونکە دەبین بەهۆی ئەم مشکە ساڵیەوە بەشێکی زۆر لە چالاکی کشت و کاڵی لە ناوچوە یاخۆ سنووردار بووە هەروەها هاوڵاتیانن بۆ قەرەبووکردنەوەی ئەو شتێک کە ڕووی لە ناوچەکە کردووە چەندین بیریان هەڵکەندووە ئایا بیری حفارە بێ ئایا بیر بە ئامێر بێ گواتە پەستانێکی زۆر زۆریان خستۆتە سەر ئاوی ژێر زەوی بینین ئەگەر بێت و لە ڕێگەی دابارینەوە ئەم بڕە قەرەبوو نەکرێتەوە لە ساڵانی داهاتووە بەشێکی زۆری بیرەکان وشکەکان یاخود ئاوەکەیان کەمەکە لەم کاتەیە ناچارە بێت یاخود شوێنی بیرەکە بگوازرێتەوە یاخود بیرەکە قوڵتر بگرێت کە هەردووکیان گرفت و کارەساتن بۆ ئاوی ژێر زەوی بۆیە بەگشتی مۆدێلەکان باز لەوە ئەکەن کەوا پاییزێکی مامناوەند واتە کەمتر لە تێگڕای ساڵانی ڕابردوو باران یاخود داباری نەبێ بەڵام لە کۆتاییەکانی مانگی 12 و ناوەڕاستی مانگی یەک بڕێکی زۆر دابارین بگاتە ناوچەکە ئەمە پێشبینیە ئەکرێ پێشبینیەکان گۆڕانکاریان بەسەردا بێ پاییزێکی باراناویمان هەبێ یاخود خوانەخواستە پاییزێکی زۆر وشکمان بەڵێ کاک وسامە ئەمە سەبارەت بە وەرزی پاییز کە ئاماژە پێ کرد لەمێ باز لە وەرزی زستانیش بکەین دەکرێت بڵێن وەرزی زستانی ئەم ساڵ کە پێشبینیەکان و خۆ ئاماژە پێ کرد گۆڕانکاریکی ئەو تۆ بەسەر پلەکانی گەرمەوە دابەزینی بەخۆی دەبینێت بە بەراورد بە زستانانی ساڵانی ڕابردوو بەڵێ بێگومان گۆڕانکاریەکان لە وەرزی زستانە چڕ ئەبنەوە سەبارەت بە دابارین وەکو ئاماژەم پێکرد مۆدێلەکان باس لەوە ئەکەنکەوە بڕی دابارین لە وەرزی زستان و وەرزی بەهارە زۆر باش ئەبێ بە مەرجێک بە جۆرێک قەرەبی وەرزی پاییز و بەشێک لە وشکێتی ساڵی ڕابردووە کاتەوە بەڵام سەبارەت بە دابەزینی پلەکانی گەرمە پێشبینیەکان و ئاڵێنکەوە پلەکانی گەرما زۆر نزم ئەبنەوە و لە ئێستا لە بەشێکی باکووری ئەوروپا و گرینلاند پلەکانی گەرما زۆر نزم بوونێتەوە بەشێک لە سەرەتاکانی دەرکەوتون بەڵێ ئەگەر هەیە زستانێکی سەخت چاوەڕێی ناوچەکە بکە بەڵام ئەمەش وەکو ئاماژەم پێکرد پێشبینی کەش و هەواییە کەش و هەواش ئەکەوێتی ژێر کاریگەری پشتێنەی پەستانەوە واتە بەپێی ناوچەکانی دەوروبەری گۆڕانکاری بەسەردایە دەکرێت پێشبینیەکان بەو جۆرە نەبێ بەڵام گۆڕانکارێکی زۆر زۆر گەورەش ڕوونادا کە پێچەوانی پێشبینیەکان بێت چونکە پێشبینیەکان پشت بە کۆمەڵێک داتا و زانیاری زۆر دروست دەبەستن و ئەزمونێکی زۆر هەیە لە بوارەیە بەڵێ پێشبینەکرێکەوە زستانێکی زۆر سارد و سەخت بە بەراورد بە زستانەکانی ڕابردوو ڕۆ ناوچەکە بکات و ئەگەری هەیە دابارینی بەفر زیاتر بێت بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەتایبەت لە ناوچە شاخاویەکان بەهۆی نزمی پلەکانی گەرماوە بەڵێ دەوترێت گەربێت و هاوینی گەرم بێت ئەوە زستانی سەختە ئایا ئەمە دروستە لە ڕووی زانستی کەشناسیەوە ئەم قسێ دروستە یاخۆت چۆنە؟ مەرج نییە ئەکرێت ئەمە لێکدانەوەی یاخود پێشبینیەک بێت یاخود لە ساڵانی ڕابردووە لە ڕێی باوبا پیرانمانەوەمە تا ڕادەیەک چەند ساڵێک ئەزمون کرابێ بەڵام ئەمە هیچ دەرەنجامێکی زانستی بۆ جۆرە نییە نزمبوونەوەی پلەکانی گەرما یاخود زیادبوونی شەپۆلەکانی سەرمای وەرزی زستان پێوەستە بە پشتێنەکانی پەستان و ئەو تۆپڵ هەوایانەی کە ڕوو لە ناوچەکەمانەکەن بۆ نمونە ئەگەر ئێمە زیاتر واتە ناوچەکەمان زیاتر بکە دەژێر کاریگەری ناوچەکانی باشوورەوە ئەوە ئەبینیت زستانەکەی تا ڕادەیەک مامناوەند ئەبێ و دابارینێکی زۆرمان ئەبێ لە شێوەی بارانی بەخۆڕ بەڵام کاتێک ئەکەوینە ژێر کاریگەری ناوچەکانی باکوورەوە ئەبینین پلەکانی گەرما زۆر زۆر نزم بنەوە واتە بکەونە ژێر کاریگەری باکووری زەریای ئەتڵەسی و باکووری ئەوروپا و ئاسیا خود بڵین سیبریا کاتێکەوێنە ژێر کاریگەری ئەو ناوچانەوە تۆپەڵ هەوایەکان زمە پاڵەپەستەکان لەو ناوچانەوە ڕوو لە ئێمەکەن ئەبینین پلەکانی گەرما زۆر زۆر نزم بنەوە بڕی دابارین باران زۆر ئەبێ و بڕی دابارینی بەفر زیاتر ئەبێ ئەکرێت ئەمە لە هەندێک ساڵە ئەزمون کرابێت بەڵام بە شێوەیەکی زانستی پاڵپشتی ئەم بیردۆزە ئەم بیرگۆچونە نەکراوە کە هەتا هاوین گەرم بێ زستان سارد دەبێ یاخود زستان سارد بوو پلەکانی گەرما نزم بوویەوە هاوین دەرەنجامی جۆرێکی دیکەیە بێنە بە تایبەتی لە ئێستاە بەهۆی ئەوەی کەوا گۆڕانکاری ئاوهەوایەکان زۆر خێرایە بە جۆرێک پێشبینی نەکراوە بەشێکی زۆر لە توێژەران باس لەوە ئەکەن کە ئێمە کاتێک لە مانگی سێ یان کاتێک لە مانگی چوارین لە ڕووی
بەروارەوە بەڵام ئاوهواکەمان ئاوهوای مانگی 5 و ناوەڕاستی مانگی 6 بە هەمان شێوە ئەمەشیان بۆ وەرزی زستان هەیە کە زۆر جار کاتەکانی دەستپێکردنی زستان لە ڕووی کەش و هەواوە هەندێک جار پێش ئەکەوێ هەندێک جار دو ئەکەوێ لە کاتی خۆی کە لە ئێمە 21 دوانزە یەکەم ڕۆژی وەرزی زستانە هەندێک جار لە ڕووی کەش و هەواوە لە ڕووی نزمبوونەوەی پلەکانی گەرماوە یەتە یەکی دوانزەیان هەندێک جاریش ئەچێتە ناوەڕاستی مانگی یەکەوە کە هێشتا شەپۆلەکانی سەرما دەستیان پێ نەکردووە وەکو ئاماژەم پێکرد پێویستە بە ئەو بارودۆخە ئاوهەواییە بە تایبەت بارودۆخی پەستانی ناوچەکانی دەوروبەرمان مەرج نیێواتە بەو جۆرە بێ پێیوەست بێ بە بەرزی پلەکانی گەرما لە وەرزی هاوینەوە بەڵام تا ڕادەیەکی کەمیش کاریگەری ئەبێت چونکە ناوچەکە بەشێکی زۆری ڕۆکی سروشتی لە دەست داوە کە ڕۆکی سروشتی پلەکانی گەرما مەم ناوەندەکە هەم لە وەرزی هاوین هەم لە وەرزی زستانیش هەروەها وشکە ساڵێکی سەختڕوو لە ناوچەکە کردووە ئەکرێ ئەم ساڵ شەپۆلی سەرما زیاتر لە ساڵانی ڕابردوو لە ناوچەکەمان بکا بەڵام بە درێژایی وەرزی زستان پێشبینی نەکراوە کە بۆ شێوە بێ کە زۆر سارد بێ ساردترە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵام بۆ جۆرەش نییە کە پێویستی کەین بە وەرزی هاوینەوە ئەتە بە گەرمای وەرزی هاوینەوە کەواتە ئەو پەستانەی کە لە ناوچەی دەوروبەردا هەیە و خۆشە ئاماژە و پێگەرگەر بێت و کاریگەر بین بە باکووردا ئەوە پلەکانی گەرما دابەزین بەخۆی دەبینێت بەهۆی زەریای ئەتلەسی کە بوونی هەیە کەواتە لێرەدا پاشچەنێک ئەو گۆڕانکارە لە ناکاوە لە کەشوهەوا لە هەرێمی کوردستاندا ڕوودەدا پاشچەنێک ئەو هەوا یاخود ئەو گۆڕانکاری پەستانەکە لە دەوروبەردا هەیە دەگاتە هەرێمی کوردستان و ئەویش پێیوەست دەبێت پێوەی بەڵێ بە شێوەیەکی تەدریجی لە ئێستاوە پلەکانی گەرما نزم بوونێتەوە ئەگەر سەرنج بدەین بە تایبەت ئەو کەسانی کە خزمەتی باخ و ئەگەر باخشەکانی ماڵەوە بێ یاخود کاری ڕز و باغداری بێ بەشێکی زۆر لەو درەختانەی کە گەرمای وەرزی هاوین ماندووی کردبوون نزیک ببوونەوە لە قۆناغی وشک بوون لە ئێستایا گەڵایان کردوتەوە دووبارە ژیاونەتەوە کە بۆنە پێویسترێ گەڵای گەلاوێژی واتە بۆی هەڵاتنی ئەستێرەی گەلاوێژەوەکەوە ئاماژەیەکە بۆ نزمبوونەوەی پلەکانی گەرما نزمبوونەوەی پلەکانی گەرما دەستیان پێ کردووە و تا سەرەتای مانگی 12 تا ڕادەیەک پلەکانی گەرما نسمە بن بەڵام لە دوای لە ناوڕاستی مانگی 12 پلەکانی گەرما زۆر بە خێرایی ڕوو لە نزمبوونەوە ئەکەن ئەتا تقریبا نزیکی ناوەڕاستی مانگی 2 یاخود ناوەڕاستی مانگی 3 من لە ئێستاە ئەم دادەوزانیا ئەم قسانەی کە ئەیکە ئەم زانیاریانە هەمووی پێشبینی کرا وەڵامەکرێ بارودۆخێک بێتە پێشەوەکەوە پێشبینیەکان تا ڕادەیەک لەم دۆخەی ئێستایان یاخود لەمەی کە ئێستا هەیە لا بدەن بەڵام بە گشتێ توانین بڕینکەوە هەرێمی کوردستان ئەم ساڵ پلەکانی گەرمایی نزمە بێ بەراورد بە ڕابردوو بە ساڵانی ڕابردوو هەروەها بڕی بارانبارین هەروەها باران و بەفریان دابارین بە شێوەیەکی گشتی زیاتر ئەبێ بە بەراورد بە ساڵی ڕابردوو کە ساڵێکی قرس و گران بوو بۆ هەرێمی کوردستان لە ڕووی سامانی ئاو لە ڕووی تەنانەت سامانی ئاژەڵ و کشت و کاڵیشەوە باشە کاک ئوسامە ئەتوانین بڵین ئەو شاخی بەفرینە کە بوونی هەیە لە بەستەڵکدا لە هەردوو جەمسەری بەستەڵکدا گەر بێت و بتوێتەوە بڕێکیشی بێت بە تاوی گۆڕانکاری لە کەشوهەوای جیهان لە هەمان کاتدا هەرێمی کوردستانیش دەکرێت واتە ئەمانە پەیوەندیان هەیە بەیەکترەوە گەر بێت و گۆڕانکاری لەو شاخی بەفرینەدا بکرێت هەرێمی کوردستانیش گۆڕانکاری لە کەشوهەوایدا ئەنجام بدرێت بەڵێ بێگومان یەکێک لە گرفت و لە مەترسیەکان توانەوەی بەفری بەستەڵەکەکان یاخود ئەو ناوچانەیە کە ناوچەی بەفری هەمیشەین بۆ منە ئێمە لە دەوروبەری بازنەی یەکسانی واتە ناوچە خولگەیەکان یاخود لە کیشوەری ئەفریقا لە ناوچە گەرمەکان کۆمەڵێک شاخی زۆر بەرزمان هەیە بۆ منە کلیمینجارۆ کە لە گەرمترین شوێنی سەر ڕووی زەویایە بەڵام هەر بەفری پێوەیە بۆچی لەبەر ئەوەی شاخەکە زۆر بەرزە لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەڵام بڕی ئەو بەفری یاخود ئەو ڕووبەرێکەوە بەفردای بۆشیوە لەسەر ئەو شاخەش ڕووی لە کەمبوونەوە کردووە ماماژەیەکی گەورەی بۆ گۆڕانکاری ئاوهوایەکان هەروەها توانەوەی بەفری بەستەڵەکەکان و کەمبوونەوەی ڕووبەریان ئاماژەیەکی مەترسیداری دیکەیە بۆ گۆڕانکاری ئاوهوایەکان کە کۆمەڵێک دەرەنجامی خراپی ئەبێت لەوانە بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا و زەریاکان و کەمبوونەوەی ئەو شەپۆلە سەرمایانەی کارڕوو لە ناوچەکانی دەوروبەریانەکەن و هەرێمی کوردستان لەبەر ئەوەی
گۆڕانکاری ئاوهوایەکانەوە بە تایبەتی لەبەرەوەی ئێمە نزیگنین لە هیچ ڕوبەرێکی ئاوی زۆر گەورە و فراوانەوە ئەو ڕوبەر ئاویانەی کە دەوری هەرێمی کوردستانیان داوە بۆ ئێمە دەریای ناوەڕاستە کە دوورە لە هەرێمی کوردستانەوە یاخود کەنداوی عەرەبیاویش دوورە لە هەرێمی کوردستانەوە سەرڕای ئەوەی کە کەنداوی عەرەبی بەسەر ڕوبەرێکی وشکی ناوەڕاست و باشووری عێراق ڕوەکاتە هەرێمی کوردستانەوە ئەمەوە ئاکاکەوا دەرەنجامەکانی زۆر کەم هەروەها دەریای سووریا خود دەریای ڕەشیا خود دەریای قەزوین ئەمانە هەم ڕوبەریان بچووکە هەم بربەستی بەرزونزمی و زنجیرەچیا هەیە لە نێوانیانە هەروەها دووریشن لە هەرێمی کوردستانەوە واتە هەرێمی کوردستان نزیک نییە لە ڕوبەرێکی دەریایی یاخود ڕوبەرێکی ئاوی کراوەی فراوانەوە کەوا بارودۆخێکی بۆ بێنێتەکایەوە کە کەمتر بکوێت ژێر کاریگەری گۆڕانکاری ئاوهواییەکانەوە بۆیە کاتێکە گۆڕانکارێکی زۆر گەورە ڕوئەدا لە توانەوەی بەفری بەستەڵەکەکان لە ڕوودانی دیاردەی ئینینە و لانینە یاخود لە ڕوودانی دیاردەی وشکی ئەوە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی هەم ناوچەکەی خۆی وشک و نیمچە وشکاروەها خۆشی دوورە لە ڕوبەرێکی ئاوی فراوانەوە بۆیە زووتر ئەکەوێتە ژێر کاریگەری گۆڕانکاری ئاوهواییەکان ئەگەر بێت و باکوور یاخود بڵێن بەشی باکوور واتە وڵاتی تورکیا یاخود بەشێکی وڵاتی ئێران وشکیەکەی لە سەدا دەبێ بۆ هەرێمی کوردستان لە سەروی لە سەدا سیوە ئەبێ واتە جیاوازیەکە زۆر کاتە دەتوانین بڵێن ئەو گۆڕانکاریانە هەرێمی کوردستان دەگرێتەوە کە پرۆژەیەکی وا بوو جێبەجێ بکرێت شاخی بەردین بگوازرێتەوە بۆ ئیمارات کە سەر بە دەریاچەی عەرەبیش بێت کە بۆ ئەوە ئەنجامدان ئەو پرۆژەیە کە بتواندرێت پلەکانی گەرما دابەزین بەخۆی ببینێت گەربێت یەک لە سەرسەی ئەو شاخش بتوێتەوە ئەمە گۆڕانکاریەکان لە هەرێمی کوردستان دەگات یاخود گەر زانیاری ولا بێ ئەم پرۆژەیە بەکوێ گەیشت کە بڕیار وا بوو 2019 دەست پێ بکرێت بە جوڵاندنی بەڵێ ئیمارات نیازی پرۆژێکی لەو شوەیە هەبوو کە پلەکانی گەرما لە وڵاتەکەیە نسم بکاتەوە بەپێی ئەو زانیاریەی کە تا مدەیەک تا ماوەیەک لەمە پێش من هەم بوو دەستی کردبوو بە گواستنەوەی شاخە بەفرینەکە لە ڕێی مانگە دەستکردەکانەوە وێنەی گیرابوو بەڵام مەترسێکی لەسەرەوە هەیە کە ئەو شاخی کە تا ئاگاتە ئیمارات بەشێکی زۆری لێ بتوێتەوە بەڵام بەهۆی ئەوەی کە ئەگەر لە ئێستا بەردەوام بن لە گواستنەوەی چکە کۆمەڵێک گرفتی بۆ دروست ئەبێت ئەگەر لە ئێستاە بەردەوام بن لە گواستنەوەی ئەوە ناوچەکە بەڵێ کاکو سامان ئەگەر لەگەڵ